و پەیامەکەم بۆ دایک و باوکە ئەوەیە وەکو چۆن من حەزەکەم یعنی مناڵم سەرکەوتوو بێ حەزەکەم مناڵی هەموو دایک و باوکێک سەرکەوتوو بن و دایمەن مێشکیان عەقلیان زیرەکایەتیان هەمووی باش بێ بەڵام ئەوەش ناکرێ بە پاڵکەوتن بە دانیشتن ئەبێ ئیشکی لەسەری ئەبێ ئیشکی لەسەر مناڵی خۆت هیلاکەی هەیە ئیشەکە لەسەر مناڵی خۆی دڵی لەسەرەتی بەڵام بەزایە دڕۆ نازانین چۆن بیکە هەیە ئیشەکە لەسەر مناڵی بە شێوازێکی ئاسان دەستکەوتێکی باشی ئەبێ جا هیوادارم ئاگایان لە مناڵی خۆیان بێ بە دڵ و بە عەقڵ منداڵی خۆیان بەخێوکەن مناڵێکی تەندروست و باشیان نەبێ هیوادارم مناڵی کوردستان هەمووی چاکە بن منش کە ئەو ڤیدیۆ ئەوشتانن کە بڵاو دەکەمەوە بۆ دایکەکانە بەو ڕێنمایانەی کە بەڕێستان و دکتۆرانی وەکو ئێوە ڕێنمایی بڵاو دەکەنەوە بێگومان سوودی دەبێت کاریگەری دەبێت هیوات مەڵای خەڵک سوودی لێبینیوە یعنی خەڵک یان سوودیان لێبینیوە وەلحەمدولillah وشکر ئەو شتە ئەو ئەرکێ لەسەر ئێمە بۆیان دەکەین